ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی راپۆرتێک لەسەر بارودۆخی کۆڵبەران لە هەفتەی ڕابردوودا. بۆم بابەتە داوامان کردووە لە هاوڕێزانە سەعیدزادە ئەنجامی دەستەی بەڕێوەبەرایەتی کۆڵبەر نیوز کە لە ستودیۆی کۆمەڵا ئامادە بێت و وەڵام بە چەند پرسیارێکمان بداتەوە. فەرموون تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێزانم کاتت باش زۆر بەخێربی بۆم بەرنامەیە. سڵاو بۆیەوە بینەرانتان زۆر سپاس بۆ داوەتەکەتان. هاوڕێزانە ئەگەر ئەکرێ راپۆرتێک لەسەر هەفتەی ڕابردووی کۆڵبەران و بارودۆخی کۆڵبەران بۆ بینەرانمان باسکەن. بەڵێ هاوڕێ گوڵناز لە ڕاستیە من بلەوە وەڵامی و پرسیارەوە بەمەوە پێم خۆشە ئاماژەکەم بە ئامارێکە ئێمە بۆ مانگی جولای بڵاومان کردو و ئەمیش تقریبەن 1-2 ڕۆژ پێش لە ئاماری هەفتەکەمان بڵاومان کردوەوە. بۆیە من ئەو ئامارە لە سەرەتا باسەکەم. ئێمە لە مانگی جولایە 37 کۆڵبەر کوژرا و بریندارمان بووە کە لەم ڕێژەیە 35 کۆڵبەر بریندار بوون و 2 کۆڵبەرش بەداخەوە گیانیان لەدەستداوە. من بۆەوە ئەمارەکە دقیق بێ نووسی ومە 23 کۆڵبەر لە بەهۆی تەقی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم و لەسەر سنوورەکانە بریندار بوون. 8 کۆڵبەر بەهۆی کەوتنە خوارەوە لە بەرزاییەکان کەوی شار هۆکارەکەی ڕاونان و تاقیبی هێزەکانی سەرسنوور بووە کە کۆڵبەرانیان ڕاوناوە بۆتە هۆی ئەوەی کە لە بەرزایەکان کەونە خوارەوە بەداخەوە بریندار بن و 3 کۆڵبەرش بەهۆی ڕووداوی هاتوچۆوە تووشی برین هاتوون و کۆڵبەرێکیش لە سەر سنووری بانە بەهۆی تەقینەوەی مین تووشی برین هاتووە و من ئاماژش بەوەکەم کە 2 کۆڵبەریش کوژراومان هەیە بەداخەوە کە کۆڵبەرێک لە سەر سنووری بانە بەهۆی تەقەی هێزەکانی ڕژیم بەداخەوەی گیانی لەدەستدا براکێشی هەتا بریندار بووکەوە زۆر فیدبەک و باسخۆردێکی زۆر دڵتەزێن و ناخۆشی بوو لە ناو جامعە و کۆڵبەرێکیش بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە پاوە کە ئەچوو بۆ کۆڵبەری یا گەڕاوەتەوە بەداخەوە تووشی ڕوودا و هاتووە گیانی لەدەستاوە. باسی ئەوش بکەین کە ڕووداوەکانی کۆڵبەری لە مانگی جولایە لەسەر 2 دانە سنوور ڕوویانداوە، سنووری بانە و سنووری نەوسود کە 20 کۆڵبەر لەسەر سنووری لە سەر سنووری بانە تووشی ڕوودا و هاتون و بریندار بوون و 15 کۆڵبەریش لە سەر سنووری نەوسود. باسی ئەماری یەک هەفتەتان کردووە. ئێمە لە 1 ئاگوستەوە تا ئەمڕۆ بە جەدیدترین ئامار 2 کۆڵبەرش بریندار بوون. هەر ئەمڕۆ کۆڵبەرێک هەواڵاتوە کە کۆڵبەرێکی لە خەڵکی زەردەبی بانە لە سەر سنووری بانە بەهۆی تەقەی هێزەکانی ڕژیمەوە کوژراون. بۆ جۆرە ئاماری کۆڵبەرانی بریندار لەم 1 هەفتە ئاگا بە 2 کۆڵبەرێکیش بەهۆی تەقینەوەی مین لە سەر سنووری بانە کۆڵبەرێکی سەقزی بەداخەوە پای تووشی برین هاتووە و کۆڵبەرێکی سەلاسیش لە سەر سنووری نەوسود بەهۆی تەقەی ڕاستەخۆی هێزەکانی ڕژیم ساچمە بەر ڕان و ساقی پای کەوتووە بەداخەوە بە سەختی بریندار بوو. بەڵێ هاوڕێزانە لە ڕۆژانی ڕابردوودا هەواڵێک بڵاو کرایەوە کە ڕژیم باسی لەوە کردووە کە مەرزی پاوەدا دەخات و نایەوێت خەڵک لەوێ هاتوچۆ بکە بە دەلیلی بەو بیانوەیە کە هێزەکانی حیزبە ڕۆژهەڵاتیەکان لەوێ حزوریان هەیە و ئەمە وتی ئەگەر کۆڵبەرێکیش لەوێ بکوژرێت گیام کاسبکارێک گیانی لە ئەستۆی خۆیایە. ئەم هەواڵە چەندە بتوانێت کێشە ئەم یانێ گوشار زیاتر کات بۆ سەر کۆڵبەران؟ لە ڕاستیدا هەم هەواڵەکە ڕاستە هەم گوشارێکی زۆرتر ئەو گوشارە هەر بووە. تەنها بە بڕوای من ئەوەیە کە هێزەکانی ڕژیم ئەیانەوێت تەوجیهێک بێنەوە بۆ ئەوەی کە ئەگەر کۆڵبەرێک ئەکوژرێ بریندارە بێ هەر جۆرێکە وتم لە 100% مەسئولی مستەقیمی گیانی کۆڵبەران و کاسبکارانە سەر سنوور ڕژیمی کۆماری ئیسلامیە، بەڵام ئەوێت تەوجیهی ئەم مەسەلە بخاتە سەر ئەستۆی خودی کۆڵبەران و کاسبکاران هەرو جۆرەوە ئاماژەتان پێکرد. بەڵام مەسلەیە کە دیارە زۆر سەرنجی ئێمە ڕاکێشاوە ئەوەیە کە دوایی دەست بەسەرکردنی 4 پێشمەرگەی حزبی کۆمەڵی شۆڕژگێرانی کوردستان دیارە کۆماری ئیسلامی ڕاگەاندنێکی داوە چەند وێنەیەکی بڵاو کردوەوە کە هەندێک تەقەمەنی و کەرەستە لەم پێشمەرگانە بە واتای کۆماری ئیسلامی گیراوە و وتویەتی کە ئەم کەرستانە لە ڕێگای کۆڵبەریەوە سناریۆسازیێکی تازای بۆ کۆڵبەران قەتعەن هەم سناریۆیەکە بە دژی هەم ئەو پێشمەرگانە کە گیراون وەکو چالاکوانانی سیاسی و دیارە زیندانی سیاسی بە حسابدێن و هەم سناریۆیەکشە بە دژی کۆڵبەران بۆ ئەوە کە تەوجیهێک بێنێتەوە کە ئەگەر ئێمە سەرسنوورەکان سەختەگرین ئەگەر کۆڵبەرە ئەکوژرێ بریندارە بێت دیارە بۆ پاراستنی ئەمنیەتە
ئەمە بە نەزەری من کامەڵەن سیاهنەمایی و ڕەشنوێنیەکە کە کۆماری ئیسلامی بۆ تەوجیهی کارەکانی خۆی خەریک ئەنجامێدات. بەڵێ زۆر سپاس هاوڕێزانە، من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتانەتانەوێت شتێکی ئیزافەکەن فەرموون. زۆر سپاس بۆ داوەتەکەتان، مەمنونم. زۆر سپاس بۆ ئامادەبوون. سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەوەی کە بینیتان وتوێژێک بوو لەگەڵ هاوڕێزانە سەعیدزادە ئەندامی دەستەی بەڕێوەبەرایەتی کۆڵبەر نیوز کە سەبارەت بوو بە بارودۆخی کۆڵبەران لە هەفتەی ڕابردوو. تا بەرنامێکی تر و هەفتەیەکی تر مەڵاوە.